هەمشی خاڵەکەدا ئەم گۆرانیش ئاوازی مامۆستا کەمال محەممەدە و وەراو جوانەکانی کاکە سوورێ بەدەست پەنجەی مامۆستا کردار. بێزار و تەنیام بێ تۆ ئەمرم دڵنیام دایە بێزار و تەنیام بێ تۆ ئەمرم دڵنیام تۆ ڕۆشتی بەجێ هێشتم منیش ڕەشپۆشی دنیام دایە زوو بوو کۆسن کرد لە نێو بەرژێشی سیام لە نێو بەرژێشی سیام دایە چی بکەم لێ دوورم کفنی مەرگم بەدورم دایە چی بکەم لێ دوورم کفنی مەرگم بەدورم بە کۆچی لە ناکاون لە تاریشیم بێنورم دایە بگاڕێوە لام بۆ بینینت مەجبورم بۆ بینینت مەجبورم دایە بێتۆ پڕخامم لا زار و ماتامم دایە بێتۆ پڕخامم لا زار و ماتامم تۆ کۆچت کرد ڕایشتی لەی زرد خاتر زامم دایە یادگاریەکانم بەدڵ بۆ تا مەرهەمم بۆ دڵ بۆ تا مەرهەمم دایە بۆ لەم لێرەوە من ئەمرم مالێرەوە دایە بۆ لەم لێرەوە من ئەمرم مالێرەوە بە کۆچی لە ناکاود کەوت بە ژێری ژێراوە دایە کۆچت کرد منیش چوومەنینی سێرەوە چوومە ژینی سێرەوە دایە بێزار و تەنیام بێ تۆ ئەمرم دڵنیام دایە بێزار و تەنیام بێ تۆ ئەمرم دڵنیام تۆ ڕۆشتی بەجێ هێشتم منیش ڕەشپۆشی دنیام دایە زوو بوو کۆچت کرد لە نێو بەرژێشی سیام لە نێو بەرژێشی سیام